الحمد لله رب العالمين، وصلى الله وسلم على سيد المرسلين خاتم الأنبياء محمد وعلى آله وصحبه أجمعين. خوشكان و برایانی بەڕێز لە هەر شوێن و جێگەیەکی ئەم جیهانەدا بیسەر و بینەری ئێمەن. السلام عليكم ورحمة الله وبركاته. 4 إذا كن فيك فلا عليك ما فاتك من الدنيا. ئەگەر خاوەنی چوارشتی، ئەگەر خۆت ڕازاندۆتەوە بە چوارشت، تو خوا زۆر دڵە بە خۆت خۆش بێت. چونکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێت هەر کەسێ هەڵگری ئەم چوار خاڵە بێت، خۆی بەم چوار خاڵە بڕازێنێتەوە، ئەم چوار ڕەوشتەی تیا بێت، ئەم کەسە ئەگەر هەموو دنیای لەدەست دەرچێ پێویست ناکا خەفەتی بۆ بخوات. بەخوای عەزیم ئەم چوار خاڵی من لە خزمەتتان باسی ئەەکەم لە هەموو دنیا بە نرخترە. نرخی ئەم دنیاە بەڕێزانم لای ئێمە زۆر بە قیمەتە. ئێمە خۆمانی لەسەر بەکوش ئەدەین. ئێمە ڕۆژانە جاری وهەیە خەڵک بۆتە کۆیلەی خەڵک بۆ پارە، خەڵکێکی ئێسا بۆتە عەبدی دینار، عەبدی درهەم، عەبدی دۆلار. لە کۆ دۆلار هەبێ ئەم لەوێ ملکەچە، سوژدە بۆ کەسێکە باکەوا دۆلاری باتێ، پارەی باتێ. لە کاتێکا بەڕێزانم بەخوای عەزیم ئەم دنیایی کەوا من و تۆی بۆ من و تۆ زەلیل بووینە بۆی، لە لای خوای پەروەردگار قیمەتی باڵە مێشولەیەکی هەبوایە. کاکە کێ باڵە مێشولەیەک ئەکرێت؟ کێ نرخی بۆ دانیە؟ ئەسڵ کێ حیساب بۆ مێشولەکەش ئەکات؟ بەخوای عەزیم بەڕێزانم ئەگەر ئەم دنیایە نرخی باڵە مێشولەیەکی هەبوایە، ملحیدێکی ملهڕ کە ڕۆژانە بەسەر قورئانە بەسەر ئیسلامە ئەڕشێتەوە، وەڵڵاهی خوای پەروەردگار نەی ئەهێشت لە تەنانیە بخوا لەسەر ئەم زەویە، وەڵڵاهی هەناسەی لێ ئەبڕی، وەڵڵاهی قومێ ئاوی ناداپی. بەڵام ئەم دنیا بەڕێزانم ئەو نرخەی نییە کە ئێمە بۆمان داناوە. بەخوای عەزیم هەر موسڵمانێک بە ئەم چوار ڕەوشتە جوانەوە بگەڕێتەوە بۆ لای خوای پەروەردگار، خوای پەروەردگار نرخی لە دنیا زیاتر بۆ دائەنێت. ئەم کەسە ئیتر براوەیە نامی ئەعمالت بەدەستی ڕاست وەرەگری، تۆ فەلاح و سەرفرازی و نەجات و ڕزگاربوون بەدەست ئەهێنیت بە ئەم چوار خاڵە کە من ئێستا لە خزمەتتانە باسی یەکەم. یەکەم حفظ ئەمانەتی، ئەمانەت پارێزی، وصدق حديث رازگۆیی، وحسن خلق ڕەوشجوانی، وعفة مطعم پارو نانێکی حەڵاڵ. حفظ ئەمانەتی، ئەمانەت پارێزی بەو ماناکورتە ناکەوە ئێمە لی تێگەیشتوینە. من شتێک لە لای تۆ دائەنێم، تۆ شتێک لای من دائەنی، من بیپارێزم نابەڕێزانم. ئەمە بەشێکی کەمێتی بە ماناگشتەکەی بەخوای عەزیم هاوسەر و خێزانەکەت ئەمانەتە لای تۆ. ئەبێ بیبەی بۆ شوێنێک کە خوای پەروەردگار پێی ڕازیە، ئەبێ جلوبەرگێکی بۆ بکڕی کە خوای پەروەردگار حەڵاڵی کردووە. بەخوای عەزیم ئەو مناڵەت، ئەو کچەت، ئەو کوڕەت لە لای تۆ ئەمانەتە. تا گەورە ئەبێت تۆ نەسیحەتی باشی بکەی، تا گەورە ئەبێت تۆ بە بەردەوامی نەسیحەتی بکەی کوڕەکەم ئەو شوێنە خراپە، ئەو جلوبەرگە حرامە، ئەو شوێنە خراپە، فڵانە کەس نابێ لەگەڵیا بسوڕیتەوە چونکە ئەو کەسە دوورە لە خواوە، تۆش ئەبێ دوورکەویتەوە لێی. تەواوی ماڵمان، تەواوی ئەو شتانی کەوا لە دەوروبەرمانن هەمووی ئەمانەتە ئێمە ئەبێ پارێزگاری لێ بکەین. هاوسێکەت بەخوا ئەبێ وەکو چاوی خۆت بیپارێزیت. ڕەفیقەکەت کە ئەو بووە بە سەدیقت، بووە بە هاوڕێی ژیانت، یعنی هاوڕاتە، یعنی لەگەڵ تۆیایە، قەت نابێ خیانەتی لێ بکەی، ئەبێ بیپارێزیت. ئەبێ ئەو هاوسێت کە ئەڕوا و ماڵبەجێ هێڵیت دەست نەبەی بۆ پوشێ ماڵەکەی. ئەو خێزانت کەوا لەگەڵتایە، ئەو قسم و کەسوکاری کەوا لەگەڵتایە، هەمویان ئەمانەتن لە دەوری تۆ، ئەبێ بیان پارێزیت. کچەکانت، کوڕەکانت بە هەمان شێوە، هەمویان پێویستیان بە پاراستنە. ئەمانە ئەمانەتی خوای پەروەردگارن. بەخوای عەزیم ئەو چاوەی کەوا ئێمە سەیری پێەکەین، ئەوش بەخۆی ئەمانەتە بێ بیپارێزین. دەستمان ئەمانەتە، قاچمان ئەمانەتە، تەواوی لاشەمان ئەمانەتە، ئەبێ لە حراما بەکاری نەهێنین. و صدق حديث ڕاستگۆیی، ڕازگۆ بە لە هەموو شەکانتە، ڕازگۆ بە لەگەڵ هەموو کەسێکتە، ڕازگۆ بە لە تەواوی ئەو کەسانی کەوا تۆ ئاخافتنیان لەگەڵاکەیت و قسەیان لەگەڵاکەیت. ڕازگۆیی مەقامێکی هێندە بەرزە سەدیقین، پلەی شوهەدا و پلەی سالیحین و پلەی پێغەمبەرانە، سەلامی خوایان لێ بێت. چیت کردووە لە دنیایان نەکەی لەگەڵ هیچ کەسێکا درۆ بکەیت. کاتێک ئەنووسی ڕاست بڵێت، ڕاست بنووسە. کاتێک کۆمێنت ئەنووسی معلوماتی هەڵە مەنووسە. کاتێک ئەتەوێت شتێ بنووسی، شتێ بڵاوکەیتەوە، ئەوەی ڕاست نەبێ نەیدرکێنی، ئەوەی ڕاست نەبێ نەیڵێیت. وحسن خلق، ئەخلاق جوانی، چاو پێویستی بە ئەخلاقی جوانە کە سیر بکات. بەخوا ئەم گوێت پێویستە بە ئەخلاقێکی جوان و ئەتەکێتێکی جوانەوە ببیستێت. بەخوا قسەکردنت، ئاخافتنت پێویستی بە ئەخلاقی جوانە. پاکداوێنی، دەستپاکی، دەمپاکی،
ئەمانە هەمووی بریتیە لە چی؟ بریتیە لە ئەخلاق و لە ڕەوشی جوان. تەنانەت چونت بۆ سەر ئاوت کە خۆت پاکەیتەوە پەرژینێکی زۆر قایم بێ لە ڕووی جەنابتان بەخوا پێویستی بە ئەتەکێت و ئەخلاقی جوان هەیە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ إن المؤمن ليدرك بحسن خلقه إنساني إيمان دار بس بأخلاق بيت ليبلغ درجات قائم الليل أقاب كسي كواب بردوامي شونيوش أكاد أقاب مرتبي أو كسا وصائم النهار أواني كواب الروجون تو تنها بأخلاق جوانيك الله أكبر تنها أخلاق الجوان بأقيب درجي كسي كشونيوش أكاب بردوامي همو شي شونيوش أكا وهمو روجي بالروجو أبيت تو أقيب بلي أو كسا بس بأخلاقي جوان للريشتنا لهستانا لنان خواردنا لهمو جموجوليكي روجاني تويا بيويس أخلاقي جوان بكار بينيت وعفة مطعم خواردنيكي حلال برو بو مالوه لو بازاريا مامليكي حلال بك ايو ازاننشي لبازارا رو ادابا ريزانم هر بويا دعا كانش من جيرانا بيت خلق جوي لحلال وحرام نيه جوي للربان نيه خلق يسائل لبازاري دولاركيا لحوايا لهوايا معملاكات يك ديناريكي بينيه هاتوا معملي 5 مليار دولاري لقى خلقاكات 5 مليار تمن بي اوي ام باري بي اويش باري بيت خو اگه دوراني تنها خاوند دقلايا ودقلايا ادات بي اوي برسيار بك لما مصايق اما حلال يا حرامه خلقك هي تشك اكري تشك بريزانم خلقك هي وبرهناني انجام داوا لقل حكمتي اسا باركين يا باريباتي اسا اروا لبازاري دولاركا بخاون دوكانيكي افروشي بني وقيمت خاون دوكانكش لي اكري باشان دواي خوي چن صالي كتير اروا لحكمتي ورقليتو وعفة مطعم تو ابيت نانو باروي حلال بو مالو منالكت بياكيت امانه همي امانه بسرتوا بريزانم سعدي كوري وابي وقاص رضاي خوي اللي بهات خدمتي في غمري خاص الله عليه وسلم فرمي امي دعاء كان مجيرابي من هر دعايك كم جيرانا به هو كاريتشيا في غمري خاص الله عليه وسلم فرمي من يك خصتي بياليم يك روشتي بياليم تا او روجي امري ام روشت جوانا لاخوتا برازينوا والله تكن مستجاب الدعوه تو دعاء كان جيرابيت فرمي اي سعد أطب مطعمك بس بانانت حلال بيت كسابتت حلال بيت أو باري كوائي هنيته وبمنا كانت با باريكي حلال بيت تكن مستجاب الدعوة يقينة بيخواي برورقات جوابي دعا كانت أداته سعد أو اند حلال خولبو والله صحابة أهاتن بولاي داواي دعاي خيران لي يكرت يعني تشنشتيكي كردو بريزانم خلقك هاتوا يعني قروا قلبوا نخوشي زور كشندي هبوا داواي دعاي خيري لسعدي كوري أبي وقاص كردوها أويش دعاي بكردو خواي جورا شفاي داوة بويا أجر خاوني أم توار روش تجوانيت خاوني أنا أمانة باريزيد رازقويد بأخلاقك جوان هلسوك ودقر خلقا أكيد وخواردنيكي حلال وبارويكي حلال در خوادي مالو منالت أديت بخوات وخاون هموشتكي أجر همو دنيا شد دز بچيت أجر إفلاسي هنا تو مادام بم توار روش تجوانو أشيت خزمتي خواي پروردگار تو خاون هموشتكي خوای پەروەردگار بم 4 ڕەوشتە جوانەوە بمان رازێنێتەوە و لەسەر ئەم 4 ڕەوشتە جوانە بمان ژێنێ و لەسەرشی بمان مەلێنێت. بارك الله فيكم والسلام عليكم ورحمة الله وبركاته.